دیارە ئەمڕۆ لە ناو پەرلەمانە ئێمە وەکو فراکسیۆنی نەوەی نوێ بە بەردەوامی لە بەردەم هێرشی دەسەڵاتین تەنها لەبەرەوەی باسی نەوت و موچە و قوتی خەڵکەکەین، تەنها لەبەرەوەی باسی داهاتی ئەم وڵاتاکەین، باسی قاچاقچێتیەکەین، باسی دزی و فزی ئەم وڵاتاکەین. ئێستا لە ناو جەلسەی پەرلەمانە ئێمە داوامان کرد ئەو کەسەی هێناویانە ببێ بە وەزیری سامانە سروشتیەکان، ئێوتمان کاکە تۆ چەندێ نەوتە فرۆشی بەتەمای بە چەند بیفرۆشی لەگەڵ عێراقا چۆن ڕێکەوی ئەم پارەیە چی لێکەی، چۆن موچەی خەڵکی پێیتەوە، بەتەمای چۆن ملیارها دۆلار قەرزە بیتەوە و چۆن بەتەمای پاشەکەوتی موچەی خەڵک بیتەوە. وتیان ئەمە جارێ هێشتا کاندی دەنەبوو بە وەزیر با بێ وەزیر وەڵامەیاتەوە، دەنگیان لەسەردا دوایەوە بی بە وەزیر، وەزیرەکە ڕای کرد، هەر ڕای کرد. لە ناو جەلسەیە ئێستا بە پەرلەمانوان تۆ بە سەرۆکایەتی پەرلەمان ئەڵێن کاکە بۆ وەزیرەکە ڕای کرد، با بێت جوابی ئەو پرسیارانەی پەرلەمانتاران باتەوە کە پرسیاری خەڵکە، ئەڵێن نەوت بەتەمای چۆن ئیدارە بی، چۆن ئەمە پەرلەمانتارەکانی دەسەڵات هاتوون هجوومیان هێناوەتە سەر فراکسیۆنی نەوەی نوێ بە بۆکس خەنجەر، ئەزێتی پەرلەمانتارەکانیان داوە، هیچ پەرلەمانتارێکمان نەبووە بە چەند پەرلەمانتاری دەسەڵات هێرش نەکەنە سەرمان. ئەمە ئەو پەڕی شانازی و فەزڵە بۆ نەوەی نوێ کە لەسەر موچە و قوت و داواکاری خەڵک لەسەر داهاتی ئەم وڵاتە لەسەر نەوت کە پێیان ئەڵێن ئێوە دزی مەکەن ئاوا لە فراکسیۆنی نەوەی نوێەکەن. ئەمە یەکەم جاریان نییە